من سپاسی ئەو برادرانە ئەو کەسایەتیانە ئەو مرۆڤە ئەمەکو دۆست و خۆشەویستانەکەم کە کار و چالەکیەکانی دامەزراوەی کەریمی عەلەکە دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان یاخود کۆمەلگای پەروەردەی مارگرێت کە ئێمە دامان مەزرانوە لەگەڵ ئەم هەموو مرۆڤە ئازیز و خۆشەویست و چالاکانە ئەگەر ئەوانە هەڵسەنگێنەوە کار و کردەوەی من نییە بەتەنیا ئەوە کار و کردەوەی هەمومانە ئێمە هەمومان لە ئاسی میلەتەکەمانە ئەبێ فیداکار و کۆڵنەدەر و خۆبەخش بین چونکە ئەم میلەتەی ئەم قارەمانانەی پەروەردە کردووە شایانی ئەوەیە هەمومان لە داوێنی و چیا و کەژ و لە هەر شوێکە پێویست بێ خۆمان بکەین بە قوربانی خاک و ئاو و هەوا و مرۆڤە بە ئەمەکەکانیان. والله سپاسیانەکەم من جایشکەش سپاسی دکتۆر تەخام کردووە نەکەرم جارە هەز دەکەم کە پەراوێز نەخراوم لە هەموو شوێنێکەوە شوێنانێکان هەر هێشتا ڕووناکی تایە من زۆر دەمێکە هیچ دەکەم هەر لە 63 و 64 و هیچ دەکەم زۆربەی شێوەکاری بووە گەر جارجاریش نووسینێکم هەموو بێ پەیامم بوو ئەوانەیە هەر کەسێک شتێکی لە مێشکە با دەری ببڕێ ئیشی پێ بکە هونەر شتێک نییە کە بیشاریتەوە ئەڵێم با ئیشکە ئیشکردن و ئەمجا ئیشکردن و ئەمجا ئیشکردن سەر دەمە جۆری ئیشکردنی خۆی هەیە.